ئەم کاتتان باش ماندوو نەبن، دێمەوە خزمەتتان، دێمەوە پێشبەرتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لەسەر ڕەوشی سووریا. هەروەکو خۆتان دەزانن لەلایەک دۆناڵد ترامپ دەستی خستە ناو دەستی یەکێک لە بەرپرسیارەکانی ئەڵقاعیدا و ڕاستپێردراوی ئەبوبەکر ئەلبەغدادی لە مووسڵەوە بۆ سووریا بۆ ئەوەی جەبهەت النوسرە ساز بکات. ئەویش ئەبوو محەممەد ئەلجۆلانی و ناوە تازەکەی ئەحمەد ئەلشەرع بوو، بەڵام هەردوو ڕۆژ دوای ئەوە وەزیری دەرەوە لە کۆبوونەوەیەکیدا لەگەڵ سێنات ئیتر باسی لە شتێکی دیکە کرد کە تەواو ئاوی سەردەریاکانیشی تا ڕادەیەک حەپەساند و ڕاوەستاند، کە گوتی ئیتر حکوومەتی ئێستای سووریا ڕوبەڕووی شکستە، احتیمالی شەڕی ناوخۆ زۆر زۆر لە ئارادایە، بۆیە پێویستە بە زووترین کات هاوکاری ئەو حکوومەتە بکرێت. لە ئێرەدا کۆمەڵێک سیناریۆ کۆمەڵێک قسە هاتنە ئاراوە لەسەر ئەو بابەتە. منیش دەخوازم ئەمەیان لەسەر ئەمەیان بۆ چوونی خۆم ڕابگەینم و وا دیارە ئیتر شتێکی ئاسایی نییە کە لە هەمان سەر و بەندە تەماشا دەکەین ئیتر جێمیس جێفری و بالیۆزی پێشووی سووریا لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئەو بالیۆزەکە لە جەزائیریش بە هەمان شێوە بالیۆز بووە، ئەزمونێکی زۆری لەگەڵ ڕێکخراوە تیرۆریستە ئیسلامیەکانی جەزائیریش پێشتر هەبووە و ئەمانەش لێدوانی تایبەتیاندا ئەتوانی بڵێن دانیان نا بە سیاسەتی CIA و ئەمریکا کە لە نێوان 2020 و 23 بەردەوام ئەوان گروپەکانی سەر بە ئەبوو محەممەد ئەلجۆرانیان پەروەردە کردوونە و ئامادەیان کردوونە لە بۆ ئەو دەسەڵاتە لە بۆ ئەوڕۆ. ئیتر نزیکەی 5 مانگ زیاترە کە حکوومەتی بەشار الئەسەد ڕووخاوە، هەتاوەکو ئێستاش تەماشا دەکەین ئەو نیگەرانیانە بێگومان لە ئارادان و هەن. یعنی سەرەتا دەبێ ئەوە بڵین هەیەت دەستەی تەحریری الشام دەستەیەکی تەحالوفە، یعنی دەستەیەکی یەکگرتوونیە، کۆمەڵێک دەستن پێشتر لە ئیدلیب کاتێک گروپەکانی دیکە ناچار بوون هەمویان کۆز بکەن بۆ ئیدلیب واتە ساحەی جیهادیەکانی سووریا ئیتر هەمووی لە ئیدلیب کورت کرایەوە و بچووک کرایەوە، ئیتر بەشێکی زۆر لەمانە ناچار بوون لەگەڵ ئەبوو محەممەد ئەلجۆلانی ئیتیفاقی بکەن، بە خۆشییان بە ناخۆشی بستنە ژێرباڵی و ئەبوو محەممەد ئەلجۆلانی پێشتر لە ڤیدیۆکانی دیارە کە بەردەوام بەڵێنی جیهاد ئەدا، بەردەوام بەڵێنی دەوڵەتی شەریعەت دەدا، نەوەک بەتەنیا لە دیمەشق بەڵکو لە قودسیش. و ئەمڕۆکە کەسێکی زۆر زۆر پراگماتیستە و پراگماتیستەکەی هەم بۆ تموحی ئەو بۆ دەسەڵاتەکەی دەگەڕێتەوە و هەم بۆ ئەو پەروەردێ و ئەو ئامۆژگاریانە دەگەڕێتەوە کە بەردەوای دەستگای ئیستیخباراتی وەکو MI6 و CIA پێیان داوە کە دەبێ پراگماتیست بێ، دەبێ لەگەڵ پێکهاتەکاندا خۆی بگونجێنێ، دەبێ لەگەڵ لاینگرانی سیاسەتی ئەمریکا کە مەبەستی کوردەکانی ڕۆژ ئاوای لەگەڵ ئەواندا خۆی بگونجێنێ و بە تایبەتیش لە هەمووشی تایبەتە لەگەڵ ئیسرائیل خۆی بگونجێنێ. ئەم هاوکات بەر لە ئیدلیب ئەبوو محەممەد ئەلجۆلانی و هێزەکەی جەبهەت النوسرە لە ناوچەی غوڵتە لەسەر سنووری ئیسرائیل و سووریاداییتر ناوچەیەکیان لە بەردەستدا بوو و لەوێدا بەردەوام بریندارەکانیان ڕەوانەی ئیسرائیل دەکران لە بۆ تیمارکردن. ئایا ئیسرائیلێک کە بریندارەکانی ئەڵقاعیدا لای خۆی تیمار بکە تا چڕادێک چەک و جبڵخانە و لۆجستیک و ئیستیخبارات و یارمەتی دیکەی سەربازی پێشکەش کردووە؟ ئەمەشیان پرسیارێکی ڕەوایە و پێویستە هەمومان بیکەین. ئیتر لە دوای ئەوەی کە کلیلی شام تەسلیمی ئەبوو محەممەد ئەلجۆلانی کرا و لەو کاتەدا ئیتر پێی وترا دەبێ
حسابێک لە بۆ ئاسایشی ئیسرائیل بک ببێتە بەشێک لە ئاسایشی ئیسرائیل کە ئێستا پێی دەڵێن ببێتە بەشێک لە ئیتیفاقی ئەبراهامی تا چڕادێک ئەمەیان واقعیە ناواقعیە ئەمیان شتێکی دیکێ بەڵام لەو کاتە بە دواوە تەماشا دەکەین ئەبوو محەممەد ئەلجۆلانی ترسێکی تەواوی لێ نیشتووە ئیتر ئەمڕۆ کەش تەماشا دەکەین کۆبوونەوەی لووتکەی ئەنجومەنی ئاسایشی سووریا بەسترا و لە هەمان کاتدا تەماشا دەکەین تاڕادەیەک کەم کەم تەقینەوە دەست پێ دەکەن لە هەمان کاتدا ئەو گروپانەی کە پێیان دەگوترێ مەغاویرەکانی تەنەف واتە لە تەنەف ئیتر لە سنووری نێوان سووریا و عێراق و ئۆردوندا کە لە دوای هاتنی ئەمریکیەکان بۆ ناوچەکە لەوێدا ئیتر بارەگایەکیان هەیە نزیکەی 2000 تا 5000 چەکداریان هەیە و چەکدارەکان سووری نەپەروەردەیان کردوونە ئەمانەش ئیتر تەماشا دەکەین کە پێی لە هەمان کاتدا ئەتوانین بڵێن بەتالیۆنەکانی وانیش فڕقەی ئەلتەنەف لەو ماوەیەدا لە هەمان کاتدا دوو فڕۆکەخانەی سەربازی لە سووریا کۆنتڕۆڵ کردن و بەبێ ئەوەی پرسێک بە هەیەت و تەحریری شامەوانش حکوومەتی دیمەشق بکرێت لە پڕەوە ئیتر هێزەکانیان دابەزاندن و ئەو دوو فڕۆکەخانە سەربازیان کۆنتڕۆڵ کردن کە نزیکەی 100 کیلۆمەتر دووری دیمەشقی پایتەختن ئیتر ئەمانە هەمویان کۆبکەوە ئیتر تابلۆیەکمان بۆ دەردەکەوێت تابلۆکە ئەوەیە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و تورکیا و قەتەر و سعودیا و ئەوانەدا چی ڕۆدا پێش هەموو شتێک دەمەوێت ئەوە ڕاست بکەمەوە کە لە میدیاکاندا بە تایبەتیش میدیای ئیخوان مسلمین زۆر هیوای خۆیان لەسەر ئەوە هەڵبەستووە کە لە نێوان دۆناڵد ترامپ و بنیامین نەتەنیاهۆ داوایانش ئیسرائیلدا ناکۆچی زۆر قوڵ هەن بێگومان ئەکرێ ناکۆچی هەبن چونکە هەر هێڕشێکی بێ کۆنتڕۆلی ئیسرائیل بۆ سەر غەزە کە بەردەوامە بێگومان بۆ سەر ناوچەکە ئەمە زیان بە بەرژەوەندیە ئابوووریەکانی دۆناڵد ترامپ لە کەنداودا دەگەینێ بەڵام ئایا ئەمە تا چڕادێک ڕاستە نازانین ئەمەی دەبینین لە سایه ئەم جۆرە پرۆپاگەندەیە لە سایه ئەو جۆرە وەهمەی کە دروست کراوە گوایە لە نێوان دۆناڵد ترامپ و ئیسرائیلدا ناکۆکی استراتیژی زۆر قوڵ هەن تەماشا دەکەین دۆناڵد ترامپ توانی لە کەنداو هەم لەگەڵ قەتەر هەم لەگەڵ ئیمارات و سعودیا کۆمەڵێک گرێ بەستی زل و زەبەلە ببەستێ و پارەیەکی زۆر قازانج بکە ئەمەیان دەبینین و هەر لەو کاتەدا دەبینین کە تا ڕادەیەک گلۆپی سەوز لە بۆ ئیسرائیل هەڵکراوە بۆ ئەوەی لە غەزە ئەو کاری کە پێویستێتی بیکە ڕاستە گوشاری ئەمریکا گوشاری ئەوروپا هەیە بۆی خواردەمەنی بگاتە غەزە بەڵام هیچ کەسێک پەیوانیە کە ئیسرائیل لەمڕۆ بەدواوە لە مەسەلەی حەماسدا ئیتر نەرم ڕەویەک بدوێنیت دەرفەتێکی زۆر باشی لەبەر دەستدایە دەبێ هەر حەماس ڕیشە کێش بکەم واتە کێشەکەی ئیسرائیل ویانش ئەو بربەستانەی کە لە بەردەم ئیسرائیلن چیمەنتۆیە و مەبەستمان خانووە نابێ خانوو لە غەزەدا بمێنێ لەژێر ئەو خانوانە چەکدارانی حەماس ئەگەرچی کەمیان ماون لەژێر ئەو خانوانەدا دەژین دێنە دەرەوە و تونێلیان هەیە لە بۆ هەندێ بۆ ئەوەی ئەو تونێلانە کۆنتڕۆل بکەیت شوێنی ئەوان کۆنتڕۆل بکەیت دەبێ خانووەکان بکەیت بە دەشت و دەبێ 2 ملیۆن خەڵکی غەزە بخێ ناو خێمەکاندا و خواردەمەنی کەلوپەلەکان بە شێوەیەکی کۆنتڕۆل کراو تێبپەڕن سەرباری هەموو گوشارەکان سەرباری ئەوەی ئەمە باشیان خراپە بێگومان شتێکی خراپە بەڵام ئیسرائیل وا پێدەچێت لەسەر ئەمە سوور بێ و ئەمریکا نەتوانێت لەو بارەوەیانیش نەیهەوێت لەو بارەیەدا کێشەیەک دروست بکە بۆیە هیوا هەڵچنین لەسەر ئەوەی کە لە نێوان دۆناڵد ترامپ و ئیسرائیل لە ناکۆچی زۆر قوڵ هەن ئەمەیان ڕاست نییە بێگومان دۆناڵد ترامپ دەیەوێت لە نێوان نەتەنیاهۆ ئەردۆغاندا هاوسەنگیەک دروست بکە هەروەکو بینیمان لە سووریادا ئیتر لەو ماوەیەدا کە ئیتر پیاوە بەڕێگەز لوبنانیە مەسیحیەکە تۆماس بۆڕاک کە پێشتر وەکو باڵیۆزی ئەمریکا لە سووریا لەلایەن دۆناڵد ترامپەوە تەعیین کرا
کە عەربیەکی زۆر باش دەزانی خەڵکی ناوچەکەیە و ڕنگ بێ شارەزاییەکی زۆر باشیشی هەبێ لەسەر سووریادا کرا بە کۆنسۆلی ئەمریکا لە ئەنقەرە بەڵام دوێنێ دۆناڵد ترامپ هاوکات ئەوی تعین کرد وەکو نوێنەری تایبەتی خۆی لە بۆ کاروباری سووریا ئەمایان لە بۆ دۆناڵد ترامپ بێگومان ئاسانکاریەکە لەو بارەیەوە ئاسانکاریەکەی دۆناڵد ترامپ لە بۆ سووریا لەمە دووە پێویستی بە ببورن ئەردۆغان لە بۆ سووریا لەمە دووە پێویستی بەوە نابێت کە بە ڕۆژ و بە سەعاتان بە دوای دۆناڵد ترامپدا بگەڕێەوە دەرفەتێک بدۆزێتەوە بۆ ئەوی بە تەلەفۆن یان لە شوێنێکدا سەردانی بکە و قسەی لەگەڵ بکە بەڵکو لە ڕێگای تۆماس بۆڕاک دەکا کە لە ئەنقەرەیە ئەمەیان یەکێک لە ئاسانکاریەکانە ئایا ئەمە سیناریۆکانی سەرێکانی و ئافرین دووبارە دەکاتەوە پێم وان نییە لەبەر ئەوەی ئەمە بەسەرچووە ئەمە کاتی بەسەرچووە ئەمە بمانەوێ نەمانەوێ ڕیسەکەی ئەمریکاش لە ناوچەکەدا دەکاتە خوری بەڵام ئایا ئەمە نیشانەی ئەوەیە کە دەستی ئەردۆغان لە سووریا درێژ دەبێ بەڵێ نیشانەی ئەوەیە چونکە هەتاوەکو ئێستاش تورکیا لە بۆ ئەمریکا لە بۆ ناتۆ لە بۆ دۆناڵد ترامپ گرنگە ئیتر دەبێ ئێمە هەردوو لایەن حساب بکەین و ئەمەش بەگشتی پەیوەندی بەو پرۆسەیە هەیە بەو پرۆسەی ئاشتی هەیە کە ناوی لێ نەنراوە پرۆسەی ئاشتی کە لە تورکیادا هەیە ئەو پرۆسەیەش تەماشا دەکەین کەم تا زۆر باش بەڕێوە دەچێت هەردوو لایەن واتە لایەنگرانی پرۆسەکە لایەنگرە تورکەکانی پرۆسەکەیوانیش لایەنگری دەسەڵاتی پرۆسەکە حکوومەت لە میدیاکانیاندا بێگومان و مێدیاکانی نزیک پارتی کرێکارانی کوردستان هەردووچیان زانیاری غەڵەت بە هاوڵاتیانیان دەدەن ئیتر هەردووچیان خەریکی دروستکردنی وەهمێکن ڕاگەیاندنەکانی سەر بە دەوڵەت و دەسەڵات باس لەوە دەکەن کە ئەو مەسەلەیە پەیوەندی بە ڕیشەکێشکردنی تێرۆر هەیە و پەکەکە بە تەواوەتی لە پەلوپۆ کەوتووە و ڕاگەیاندنەکانی پەکەکەش خەریکی ئەوەیە بەلایەنگرانی بڵێ ئیسپاتیان پێیان ئیسپات بکە کە ئەوان لاواز نەبووینەوە ئەوان تەسلیم نەبووینە بەڵکو دەوڵەتی تورکیا لاواز بوو بەڵام هەرچێکی هەبێ ئەمە لەوەندەی کە لەوە زیاترە کە بڵێن ئەو پرۆسێ لە دەستی دەوڵەتدایەوانیشە دەستی پەکەکە و ئۆجەلاندایە بەڵکو پرۆسەیەکە سیاسەتی نێودەوڵەتی و هاوکێشە نوێیە هەرێمیەکان ئەمەیان فەڕس کردووە هەروەکو ئەمەیان لەکوێدا دەبینین نۆمان کورتڵوش کە لە هەمان کاتدا سەرۆکی پەرلەمانە و یەکێکە لە ئەندامانی تەشکیلاتی ئاکپارتی کەسێکی لەو بارەیە بێگومان خاوەن زانیاریە چونکە سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی دەوڵەت بێگومان دەبێ ئاگاداری هەموو وردەکاریەکانیان بێت چونکە لە کۆتاییدا ئەو پرۆسەیە دەبێ بچێتە پەرلەمان یعنی لە دوای لێدوانەکەی دەوڵەت باخچەلی کە پرۆسەکەی ناردە پەرلەمان وتی پەرلەمان دەبێت کۆمیسیۆنێک ساز بکە و دەم پارتیش کەوتە گەڕ دەستی بە دیدارەکانی کرد لە بۆ سازکردنی ئەو پرۆسەی تەماشا دەکەین لە ئەمانکەدا نۆمان کورتڵوش ئیتر قسەیەکی کرد لە شەڕناخ لێدوانێکیدا لە لێدوانەکەیدا ئیتر باسی کرد دوو ڕێگامان لەبەر دەستدایە یان دەیکەین بە شەڕی کۆڵان بە کۆڵان و ئەمەش تورکیا پارچە پارچە دەکا و یانیش ئیتر پرۆسەی ئاشتی جێبەجێ دەکەی یعنی ئەمە کورت و مختصەری بابەتەکەیە ئیتر ئێمە تەسلیم نەبووینە و ئێمە لاواز نەبووینە و ئێمە وابووینە و ئێمە وا نەبووینە ئەمەیان بە هیچ شێوەیەک گوێ لێ مەگرن گوێ لە مێدیاکاندا مەگرن و لە مێدیاکانی هەردوو لە زیاتر تەماشا دەکەین ناسیۆنالیستەکانی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کوردەکان و بە تایبەتی ئەوەی کە ئێمە پێی دەڵێن ناسیۆنالیزمی بووکریانی بەڕاستی تاولەرزێکی گەیشتۆتێ هەتا چۆکانی هاتووە ئیتر ئەمەش نیشانەی ئەوێ ئەگەر پرۆسەیەکی وا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەست پێ بکە و ئەمە بێگومان کاریگەری لەسەر هەموو ناوچەکانی دیکە دەبێت کاریگەری لەسەر هەموو ناکۆچیەکانی دیکە دەبێت کە ئاوی خۆیان لە کانیاوی ململانەی ئەتنیکی و ناسیۆنالیزم و مەزهەبگراییدا دەخۆنەوە و
ئەوانەی کە لەسەر ناسیۆنالیزم و مەزهب گەرایی دەژین و زۆربەی زۆریان بە تەنیا لەسەر سۆسیال میدیان و لە دەرەوەی ئەو وڵاتانەی کە لێینە دەژین و هەتاوەکو ئەوان لەو وڵاتانەی خۆیان بوون ناسیۆنالیست نەبوون کە هاتنە دەرەوە سەیرە دەبنە ناسیۆنالیست ئەمانە تەماشا دەکەین پەلاماری ڕاست و چەپ دەدەن یعنی پەلاماری هەر کەس دەدەن لە عەبدوڵڵا ئۆجلانەوە هەتا پرۆسەکە هەتا پەکەکە هەتا مێژوەکەی پەلاماری پرۆسەکە ئەدەن هەتا کەسێکی وەکو عەباسی وەلی ئیتر تەماشا دەکەین ئەو پەلاماردانە نیشانەی ئەو لەرزوتاییە کە بەڕاستی لایەنەکان لێیان نیشتووە با بگەڕێینەوە سەر مەسەلەی سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پەیوەندیەکی بە ئیسرائیل و ئێرانیشەوە هەیە یعنی ئیسرائیل هەروەکو وتم چۆن ئەو دەرفەتە لە دەست نادا کە لە بۆی هاتوتە ئارەوە بۆ ڕیشە کێشکردنی حەماس لە ڕووی سەربازیەوە بە تەواوەتی وا دیارە لە ڕووی دیپلۆماسی و سیاسیەوە ڕێکخراوەیەوە کۆتایی پێ هاتووە چونکە قەتەر هاتە ناو پرۆسەکە و ئیتر تەنانەت فڕۆکەیەکی بە دیاری دا بە دۆناڵد ترامپ و ئەمە لە کاتێکدا بوو کە دۆناڵد ترامپ پێش ئەوە لەگەڵ ئەحمەد شەرع کۆبووە و یەکێک لە داواکاریە سەرەکیەکە دوو داواکاری زۆر سەرەکی هەبوون ئەویش ئەوە بوو یەکەمینیان دان بە پەیمانی ئیبراهیمیدا بنێ و بچێتە ناوێ ویانش ئیمزای بکە دووەمینیان تێرۆریستە فەڵەستینیەکان لە ناو سووریادا دەربکە و دوای ئەوە سەردانی قەتەری کرد ئەو دۆسیانە لەگەڵ خۆبرنە قەتەر وا دیارە قەتەریش کەوتۆتە ناو مەسەلەکە بێگومان ئەردۆغان بەخۆی لە ناو مەسەلەکەدا بوو ئێستا کە بێگومان دەربارەی ئێرانیش شتێکی وا هەیە یعنی چۆن وەکو وتمان دۆناڵد ترامپ نایهەوێ نەتەنیاهۆ سەر شێتێک بکا کە بەرژەوەندی ئابوووریەکانی و هاوپەیمانەکانی بخاتە مەترسی لە هەمان کەدا لە بۆ ئێرانیش بە هەماشەوە بیر دەکاتەوە بەڵام ئەمەشیان شتێک نییە کە بە تەنیا هەموو بابەتەکە لە بۆ دۆناڵد ترامپ بەجێمابی هەروەکو لە هەواڵەکانی ئەمریکادا بیستمان کە ئەو زانیاریانەی بەدەست CIA گەیشتنە ئیسرائیل ئامادەکاری دەکا بەخۆی هێرشێک بکاتە سەرکوورەنەوەیەکانی ئێران ئایا بەڕاستی ئیسرائیل بەبێ ئەمریکا شتێکی وا دەکا و یانیش ئەمە بە تەنیا شووری ئەمریکایە لە بەرامبەر ئێراندا بەکاری دێنی ئەڵێ ئەگەر ڕێککەوتنم لەگەڵ نەکەی ئەوە ئیسرائیل ئامادەیە لێت دەدا ئەمەشیان پرسیارێکی ڕەوایە کە دەبێ وەڵامی بدەینەوە بەگشتی ئەوەی کە وەزیری دەرەوەی ئەمریکا باسی کرد کە حکوومەتی شەرع لەسەر ڕووخانە و شەڕی ناوخۆیی لەبەر دەرگایە دەبێ بە زووترین کات یارمەتی بدەین ئەمە ڕاستێکی خۆی هەیە ڕاستیەکەی چییە هەروەکو وتم ڕاستیەکەی ئەوەیە کاتێک ئەحمەد شەرع پەیمانی ئیبراهیمی قبول کرد و یانیش کەوتە ناو ئەو کۆنسێپتە ئەو کۆنسێپتی ئاسایشی نوێی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دژی ئێران شەڕی کرد دژی شیعەکان شەڕی کرد لە پێناوی ئیسرائیل هەموو شتێکی کرد فەڵەستینیەکانی بەدەرخست و وازی لە جیهاد هێنا لەگەڵ کوردەکان ڕێکەوت لەگەڵ دروزیەکان ڕێکەوت ئەوە ئەو کاتە چی لەو جیهادیانە دەکا چونکە یەک بەندێکی دیکە لە داواکاریەکانی دۆناڵد ترامپ ئەو بیانیانە جیهادیە بیانیەکان دەبێت دەرکەی لە ناو هەیەت تەحریش ئەو جیهادیە بیانیانە بۆ کوێ بچن ئایا سیاسەتەکە بەو شێوەیە کە باسی لێوە دەکرێت یان دەبێت کاتی بۆ تەرخان بکرێت چونکە لێرەدا کێشەیەکیە نازانم ڕنگ بێت دۆناڵد ترامپ کە ئەم قسەیە دەکا بە شێوەیەکی دراسەکرا و ئەم قسەی نەکات چونکە دەزانین ئەو لە چ ڕوانگەیەکەوە قسە دەکات منطقی دۆناڵد ترامپیە و پاشخانی ئەو مەسەلە نازانی بۆ نمونە ئەتۆ ئەو جیهادیانە دەردەکەی ئایا ئەوانە چێوە دەچن بێگومان دەستنە ناو داعش کە هەموو زۆربەی زۆری سەرچاوە ئاگدارەکان و ئیستیخباراتەکان ئەڵێن داعش هەتاوەکو ئێستاش 2000 چەکداری ئاکتیفی لە ناو سووریادا ماوە ئایا ئەمە دەکەن ئەمەیان بەڕاستی جێگای پرسیارە بۆیە من چاوەڕێ ناکەم بە شتەکان بەو شێوەیە بە ڕادیکالانە بەڕێوە بچن بەڵام ئەمە وجودی ئەم شتە هەیە
وجودی ئەم شتە هەیە و ئەمەش مەترسیەکە بۆ سەر ئەحمەد شەرع خۆی ئەحمەد شەرع هیچی نییە جگە لە جیهادیە ئینتەرناسیۆناڵەکان ئۆزبەکی و ئۆغوری و ئەوانەی تورکمەنستان و ئەمانە و زیاتر پشتی بەمانە قەیمە بۆ پشتی بەمانە قەیمە چونکە ئەمانە پێویستیان بەیەکە ئەوان دەزانن یعنی جۆلانی دەزانی کە ئەمانە ئەگەر جۆلانی نەبێ دەریان دەکەن لە بۆ هەندی دەبێت جۆلانی بپارێزن و بە پێچاوانەشەوە ڕاستە ئەوانیش ئەڵێن ئەگەر جۆلانی نەبێ هەر لایەنێکیکە بێ دەرمان دەکەن بەڵام ئێستاکە تەماشا دەکەین گوشارێکی وە لەسەر جۆلانیش هەیە ئیتر جۆلانی کامە ڕێگا هەڵدەبژێری و ئەو گوشارە تا چ ڕادەیەک بەردەوام دەبێت ئەمەیان لێرەدا زۆر گرنگە بۆیە تەماشا دەکەین لەو بارەیەوە ئیتر هاوکێشەیەکی تا ڕادەیەکی زۆر ئاڵۆز هەیە مەترسیەکان بێگومان لەسەر ئەحمەد شەرع بەردەوام دەکەن و لە هەمان کاتدا ئیتر لەبەر ئەوەی دەستی تورکیا تا ڕادەیەک کرایەوە بە تەعینکردنی وەکوتم باڵیۆزی نوێی ئەمریکا لە ئەنقەرە وەک هاوکات وەک نوێنەری دۆناڵد ترامپ بۆ کاروبارەکانی سووریا تۆماس بۆڕاک ئیتر تەماشا دەکەین دەستی ئەردۆغان تا ڕادەیەکی دیکە دەکرێتەوە و تەنانەت باس لەوە دەکرێت کە ئەکرێ لە دوای هەڵگرتنی سزای ئابلۆقەی ئابووری لەسەر ئەحمەد شەرع ڕەنگ بێ بیر لەوە بکرێتەوە کە چارەسەریەک لە بۆ موشەکی S-400 ڕووسی کە لە دەستی تورکیادای کڕێوێتی بدۆزرێتەوە ئەو کاتە ئیتر ئەو ئابلۆقانە لەسەر تورکیاش هەڵدەگیرێت ئەمەیان تا چ ڕادەیەک ممکنە تا چ ڕادێک تورکیا ئەمە دەتوانێت بکات لە بەرامبەر رووسیادا بێگومان ئەماشیان جێگای پرسیارە ئەمانە هەمویان لە ئایندەدا دەبینین بەڵام بە هەموو شێوەیەک لە شێوەکان گۆڕانکاریەکان زۆر بەلەز و پەلەن بە تایبەتی پرۆسەی ئاشتی دەوڵەت باخسەری زۆر پەلەیەتی ئەگەرچی ئەردۆغان و مێدیاکانی لەم لەولا قسەی جیاواز دەکەن بەڵام بەڕای من ئەو قسانە و ئەو قسانەی کە لە مێدیاکانی پەکێکەشدا دەکرێت و ئەم قسانەی کە لە کۆمەڵێک ئیتر ئاکتۆری نوێی مەیمونی پۆپولیستی سۆسیال مێدیادا دەگەڕێن هەردوولا ئیتر ئەو کەسانە دەدۆزنەوە کە هیچ باکراوندێکیان نیە لەو بارەوە هیچ بابەتەکە ناناسن نە تورکیا دەناسن نە پەکەکە دەناسن نە مێژوەکەی هەردوو لایەن دەناسن نە مێژووی ئەم لە ئەولا دەناسن قسە فڕێ دەدەن گرنگی چای قەندیل و شەنگال و نازام چی قسە ئەم جۆرە قسانە فڕێ دەدەن بەڕاستی گوێ لەمانە مەگرن کاتی خۆتان بە فیڕۆ دەدەن و سەرتان لێ دەشێوێ پرۆسەکە بەڕێوەیە و پرۆسەکە ئیتر دەوڵەت بەڕێوەی دەبا بێگومان ناڵێن ئەو پرۆسەیە هیچ شانسی تێکدانی نییە هەموو پرۆسەکان شانسی تێکدانیان هەیە هەموو شتەکان بە تایبەتی مەسەلەی ئاشتی مەسەلەیەکە کە ریسک و مەترسی بەردەوام هەیە ئیتر ئەمە ئەویان ناڵێن بەڵام لە دەرەوەی قسانەی کە لە مێدیادا دەکرێن شتێکی دیکە لە پشت پەردە بەڕێوە دەچێت کە هەم نوعمان قورتڵوش و هەم دەوڵەت باخچەلی ئیتر مەسەلەکە دیارە دەبەنە پەرلەمان لە ئایندەدا و پێدەچێ ئەمانە ئەوەی دەکرێ هەمووی لە ئەژێنداکاندا نووسرابێ بۆیە فلان بەد پرسیار فلان نوێنەر فلان لێ دواییدا چەک دادەنێن چەک دانانێن ئەمانە بەڕاستی قسەیەکە پێویستە بەجددی وەرنەگیرێن لە ئایندەدا بەردەوام دەبین لەسەر چاودێریکردنی بارودۆخەکە وەکوتم بە هەستیاری بەڕێوە دەچێ بە لە زووپەز بەڕێوە دەچێ دەبێ هەندێک شت لە ماوەیەکی کووردا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگۆڕدرێن سوپاس بۆ ئەوانەی تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون ئەوانەی لە ئایندەدا تەماشامان دەکەن ئەوانەی لایک دەکەن ئەوانەی کۆمنت دەکەن و بە تایبەتی ئەوانەی ئابونیان نەکرد و ئابونەی دەکەن و بە تایبەتتر ئەوانەی کە ڤیدیۆکارمان لە بۆ دۆست و هاوڕێکانیان دەگوازنەوە سڵاو و ڕێز کاتێکی خۆش